هەر لە هەفتەی سێمی خولی لاوانی نایابی کوردستان لەسەر یاریگای دووەمی فرانسەوە ریلی لاوانی هەولێر میوانداری گارەی کرد. یاریزانانی هەردووانە هەوڵی سەرکەوتنیان دەدا بە تایبەت یاریزانانی هەولێر بۆ ئەوەی لە نێو یاریگای خوانی یاریان دەکرد، بەڵام هەوڵەکانیان بەیاکان بوو. لە نێوی دووەمیش هەمان سیناریۆ دووبارە بۆ نەوشیروان لوقمان دوای چەند خولەکێک لە بەشداری پێکردنی لایەن ڕانەریانەکەی توانی لە خولەکی کۆتایی یاریەکە گۆڵی سەرکەوتن تۆمار بکە و لاوانی هەولێر بەرەو دووەم سەرکەوتنی بە 2-1 بات و بە 6 خاڵ لە خانەی سێمی خولەکە دێن و گارەش بە کۆکردنەوەی 3 خاڵ لە سیاری لە خانەی نوێم دێت. لەسەر تا زۆر سپاس بۆ خودای گەورە، دەستێم لای خۆش، دەستی ڕاهێنەران، دەستێم و لاعیبێک. ئەوە دووەم گەمەی مە بوو، دووەم سەرکەوتن 6 خاڵ زۆر جێگای خۆشحاڵی لەمە و سەرەتایەکی بەهێز شەرە بۆ خولەکە کە خۆمان ئامادە کردبووە. هیوای مەش هیوامان وایە سوود لە غەڵەتەکانمەوە گرین کە لەو گەمانە نەکردیتمان بەردەوامی لەسە و پێشکەوتن لەسەر بردنەوەن.